تاوانباری کردووە. بە هەمان شێوە ئەدمۆنس ئەڵێ حەبسەقانی نەقیب ڕۆڵێکی سیاسی زۆر گرنگی هەبووە و لە ساڵی 1930 نامەی ناردووە بۆ کۆمەڵی گەلان هۆی گۆڕانکاری نەرینی لەم کەلتوریا کە زۆر بەداخەوە ئەیڵێم یەکێ لەوانە کە بڵاوبوونەوەی هەموو جۆرەکانی تون و تیژیە کە هەمومان ئەیبینین بەڵام دەرفەت نییە بۆ باسکردنی زۆر بە درێژی ئێستا لەگەڵ ئەوەشە لاوازی استراتیجی حکوومەت لە بواری پەروەردەیی و ئابووری و کۆمەڵایەتیە ڕۆشنبیریش بە هەمان شێوە تاکەکانی کورد مافەکانیان دەستەبەر نییە و بە تەواوەتی بڵاوبوونەوەی کۆرۆنا لەم ماوەی ئەخیر کاریگەریەکی زۆری هەبوو لە سەربەریەککەوتنی ئەندامانی خێزان لە ناو خێزانە کە ئەوانەی لە بواری ڕێکخراوەکانە کارەکەن هەمومان ئاگاداری ئەوەین کە بوو بەهۆی ڕێژەی بەرزبوونەوەی جابوونەوە و تونوتیژی لە ناو خێزانە کەیسەکانی محکەمە شاهیدە بۆ بەڵگەیەکە بۆ ئەوە جگەل لەوە ناسەقامگیری ئابووری لەم ساڵانەی دواییە لە باشووری کوردستان بەهۆی پەیوەندیەکانەوە لەگەڵ بەغایە بوو بەهۆی شەیەکی گەورە لە ناو خێزانەکانە بەهۆی کەم دەرامەتی و بوو بۆ مایەی جیابوونەوە و ئاژاوە لە ناو خێزانەکانە لەسەر و هەمووشەوە یاساکان بەڕێزان ئێمە یاسامان هەیە بەڵام یاساکانمان بە هزرێکی پیاوسالاری داڕێژراوە لەبەر ئەوەی ژنان کەم گەیشتونەتە لیژانی داڕشتنی دەستور و یاسا و ئەگەر گەیشت بێتشن هەندێکیان ناڵێم هەمویان بەداخەوە ئەبێ بوترێ هەندێک لەو ژنانە بە و هزری پیاوسالاری بیریان کردوتەوە لەبەر ئەوە یاساکان زۆر کەم و کوڕیتایە زۆربەی مادە و بڕگەکانیان پێویست بە هەموارکردن نەکات و ڕێکخراوەکان ئەبێ بڵێم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ژنان بە تایبەتی ڕۆڵێکی زۆر گرنگیان بینیوە لە ئەوەی کە پێشنیار بکەن بۆ هەموارکردنی یاساکان و لەمەشە من لەبەر ئەوەی لە نزیکەوە لە ئیش و کارەکانی یەکێتی ژنانم ئەمە حەزەکەم باسی لەو یاسایانە بکەم کە یەکێتی ژنان بەشدار بۆ لە هەموارکردنی ئەمە ئەوە ناگەیەنێ کە ڕێکخراوەکانی ترکاریان نەکردو یاخود بەشدار نەبوون یاخود ئیشان نەکردو بەڵکو جێدەستی یەکە بەیە کە ڕێکخراوەکان دیارە بەڵام لێرە ئەوە ئاڵێم وەک باسم کرد لەبەر ئەوەی من خۆم لە ناو یەکێتی ژنانام یەکێتی ژنان ئەتوانم بڵێم پێشەنگ بووە لە ناردنی پێشنیار بۆ یاساکان چ لە ڕووی تەشریعەوە چ لە ڕووی هەموارکردنی یاساکانەوە هەر لە زۆر سەرەتاوە بە تەحدید ئەتوانم بڵێم پێش مانگی یەکی 1992 واتە پێش دامەزرانی حکومەتی هەرێمی کوردستان و پێش هەڵبژاردن و دەست بەکاربوونی پەرلەمانی کوردستان یەکێتی ژنانی کوردستان پێشنیاری خۆی بۆ یاسای باری کەسێتی ئامادە کردووە کە هەندێک بڕگە و مادە هەیە لەو یاسایە پێویست بە هەموارکردنەکە و بە هەزارەها واژۆی بۆ کۆکردوێتەوە کە نێراوە لەوە دوا بۆ پەرلەمانی کوردستان بۆ هەموارکردنەوە و سوودی لێوەرگیراوە خۆشبەختانە ئەبێ بڵێن هەر ئەم یاسایە نەبووە یاسای سزادانی عێراقیش بۆ کە جێدەستی یەکێتی ژنانی پێوە دیارە هەڵبەتە ڕێکخراوەکانی تریش بە هەمان شێوە کە هەموار کراون و پێشنیاری هەبووە بۆ هەموارکردنی یاسای لەشفرۆشی کە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا بەڵام بەداخەوە بەهۆی بارە سیاسەکە لە ساڵی 2015 کە پەرلەمان داخرا ئیتر لە ئاسی خوێندنەوەی یەکەم وەساوە خوێندنەوەی دووەم ماوەتەوە کە ئێستاش دووبارە پێشنیارمان ناردووەتەوە بۆ ئەوەی خوێندنەوەی دووەم بۆ هەمان یاسا بکرێ لە ڕووی تەشریع بەشدار بۆ لە ناردنی زۆر باشە چکە تەوەرەکە زۆر ئەهێنێ بەڕاستی یعنی مەجبورم هەندێشت ئەگەر ڕوخسەت بەی زۆر باشە بەڵام ئەمەیان حساب مەکە کە قسەم تیا کرد
لە ڕووی ئەو یاسانەی کە بەشداری کردو لە نردنی پێشنیار بۆ تەشریعکردنی یاسای بازرگانی بە قەدەغەکردنی بازرگانی بە ژنانەوە بووە هەڵبەتە لە جەختی کردوتەوە لە جێبەجێکردنی بڕیارەکانی بەڕێز مام جەلال لە 1962 لەسەر فرەژنی و کوشتنی ژنان بە پاساوی شەرف پارێزی کێشەکان زۆرن ئازیزان و ئەمانە هەموویەک باسمان کرد بۆ تا مایەی تونوتیژی بەڵام لەسەر و هەموو شێوە یاساکان ئێستا کاتێککە هەمووادش کراوەتەوە جێبەجێ ناکرێ جێبەجێ نەکردنەکەی هۆکاری زۆرە ئەویش ڕەنگە زۆربەی ئەرکەکە بخەمە سەر بەڕێستان لە بەرکەمی ماوەکە ئەوەی ئەمەوێ لێرە بیڵم زۆر بەسەریعی سوڵحی عاشائریە لێبوردنی گشتیە کەمی سکاڵایە زۆر کەس ئەترسێ لەژێر هەڕەشە ناتوانێت سکاڵا بکە و ڕۆتینیاتی محکەمە و خاو خلیشتیان بە تایبەتی لایەنی جێبەجێکار کە ئەتوام لێرە ئاماژەی پێبم بەداخەوە زۆر جار کاتێ ژنێک سکاڵاکە تەبلیغەکە ناگاتە دەست پیاوەکە یان زۆر درەنگ ئەگات خاوی تیاکرێت لایەن جێبەجێکارەوە کە پۆلیسن یاخود سکاڵا لێکرا و خۆی نایەتە پێشێت تەماتڵی تیا ئەکا بۆەوەی کە شتەکان لەبار ببرێ ئەمانە هەمووی بۆتە هۆکاری ئەوەی کە تونوتیژیەکی زۆر بەرپا بێ کە بەداخەوە ئەیڵێم لە دوو مانگی ڕابردووە یعنی بە شێوەیەکی زۆر ترسناکانە و یعنی ئامارەکان بەڕاستی ترسناکن دەرفەت نییە هەمویان باسکەم بەڵام بەڕاستی زۆر بە شێوەیەکی قێزەونانە زیاتر وەک وێنەکان ئەبینن زیاتر لە دەژن لە کوژراوە بە پاساوی جۆرا جەورە و یاخود بە بێ پاساویش کە بە بەردەمی حکوومەتەوە بە بەردەمی حیزبە سیاسیەکانەوە بە بەردەمی دادوەرە بەڕێزەکانەوە بە بەردەمی کۆمەڵگەی مەدەنیەوە بەڵام زۆر زۆر بەداخەوە ئەیڵێم هەمووی ئیدانەیەەکە هەمووی ئەڵێ ئەمە شتێکی قێزەونە و کارەساتە و نابێ بکرێ بەڵام کوین بۆ ئەمە بۆ ئەکرێ بۆ ناوەسێندرێ بۆ هیچ هەوڵێک نادرێ بۆەوەی ئەمە ڕابگیرێ لێرەیە من ئەمە جێ ئەهێڵم بۆ بەڕێستان ئەوانەی لە حکومەتان لە حیزبە سیاسیەکانن لە ڕێکخراوەکانن دادوەرە بەڕێزەکانن دادوەرە گشتێ بەڕێزەکان ئەکادیمیەکان و دکتۆرەکانی زانکۆ کە ئەمە زۆر جار لۆمەی ڕێکخراوەکان ئەکرێ ئەڵێن ڕێکخراوەکان ئەفوو ببورن ڕەنگە دەنگم نەگەیشت بێ مەجالیش نییە بیڵێمەوە داوای لێبوردن ئەەکەم بەڵام ئەوەنە داواکارم لە هەموو بەڕێزەکان لایەنی کەم ئەوانەی لێرە کە من دەنگم پێتان ئەگا و لێرە ئامادەن با بە هەمومان بگەڕێنەوە بۆ کەلتورە جوانەکەی کوردەواری کە هەرەوەزێکی بۆ بکەین واتە کارێکی دەستە جەمعی بکەین چکە زۆر جار لۆمەی ڕێکخراوەکان ئەکرێت کە ئەڵێن ڕێکخراوەکان کار ناکەن ڕێکخراوەکان خەڵقخانەیەن بۆ ئەمە بەداخەوە کە دیدی هەندێک کەس لە کۆمەڵگەکەیە وایە هیوادارم ئەو دیدە بوو بە هەمومان بتوانین بگۆڕین و بە هەمووشمان ئەو کارە دەستە جەمعیە بکەین کە بتوانین ئەم واقعە تاڵەی کە ئێستا ژینی کورتایەتی کە بەڕێزان ئاماژیان بە زۆر شتدا من دەرفەتم نی لێرە باسی کەم کە هاتوونێتە ئەم واقعی ئێستا کە بتوانین ئەو ڕۆژوانەی کەلتوری کوردی و کۆمەڵگەی کوردی و ئەو پێگە عەزیمەی کە ژینی کورد دروستی کرد لە مێژوو کووردا و لە کەلتور و کۆمەڵگەی کووردا لایەنی کەم هەندێکی بجێڕینەوە و ئەو شکۆتە تایبەتمەندیە بجێڕینەوە بۆ کۆمەڵگاکەمان و ڕوویەکی جوانی کوردستان نیشان دەین بۆ دەرەوەی وڵات زۆر داوای لێبوردنەکەم کە ئەرکە گەورەکەم بۆ جەنابتان بەجێ هێشتووە لەبەر کەمی ماوە زۆر سپاس بۆ هەمووتان ئێستاش بابەتی سێمان پێشکەشەکرێت لەلایەن بەڕێز عایشە ئاجار بەشاران کە بەڕێزیان لە باکووری کوردستان هاتوون بە ناونیشانی ڕەوشی ژنان لەژێر فشارە سیاسیەکاندا خاتو عایشە لە دایکبووی شاری باتمانە لە باکووری کوردستان لە ساڵی 1985 دەرچووی کۆلێژی یاسایە هەروەها لە ساڵی 2015ەوە پەرلەمانتارە لە ئێستادا پەرلەمانتاری هەدەپەیە بۆ وەک نوێنەری ژنانی هەدەپە لە پەرلەمانی تورکیا ئێستاش داوای لێکەین با فەرمەوە پێشکەشکردنی بابەتەکەی فەرموو دەنگم تێ دەنگ باشە دەنگێمە ئەژیوەتەوە بڕێزداری سلااف دکەم ئەسکێ خۆشم گۆل جەموەمە سەریدا یەنەکێر و کەنەکێر سپاس دکەم ji bergo me beşdarî vê bernameyekirine û dîsa ser navê meclisa jinê we silav dikim heştedarê roja jineya a cîhanê we teva pîroz dikim îsal heştedarê bicoş bihêz
و بإرادة خورت أم لكولانا بون باكوري كردستاني والتركي بتمامي مستوى جنا تبع جوار آني سنابيو أزواب رزاري ستافتكم براستي أم هر تم دبيشن زاين پرستی باوکسلاری بحزار سالا بسکریک سربی آخیه بحزار سالا زاین پرستی را ام وقت جنا روبرو دمینن بحزار سالا وقت میر وقت دستدار و به هفکاری و آلیکاری ها دولتی هر تم مافی مجیانه ما پیش روزا ما آزادی ما من پیکرنه و به ایریش روبرو مانه ام وقت جنا بس ایرو ل جهان بتمامی ام دبینش آلیکیت هز جن هزا خو خورد کرنه جن جیانا خو آواد کن جن چخور پرگال آوا کرن مدل آوا کرنه و جیانا خو سازد کن اماش آلیکی دی دجی دستاتار و نتو دولت او جی جالی خدا دیسا جیانا جنت لگوری خو و برجوندی خو دا خواست کن گوب گهرینن لباکوری کردستان و ترکی جی روش جی از باورم جهانش روشا جهان ولات جهان نجدایه افدمك دريجه AKP لسر كاره وقت دستاتار التركي بالصالة وقت دستاتار لسر تركي بريفة دبه اما جروجا گو هاتی سرکار حیائی رو هر توم لهم بری جنا سیاست دجمناتی مشان دیه هر توم داخواست کری گو جنه نوا چار دیواره ده نوا مالبات بنا بکه والگوری وی جم تبگرن جم ببن معقول ببن مقبول تجاری دنگ بن نکن نتوکو شم برخوا ندن پرگالا خوا جیانا خوا آوا نکن گوتنه خوا نین سر زمان الگوری فکر دولت اومر تبگرن ابی سال روشات تركي بيهاوي اما ادم داوي 10015 حيايرو ما بير اتفاق هاتن هات اتفاق هات افاكرن جويرو جي حيايرو اج اليك لهم بري كردا ايريش تند تم پیش خستن اما اج اليك دي دجي لهم بري جناجي ايريش دبه مده تند بهتر تنديا زياده بويه ام ايرود بيجن دبينن اف تندي اف ايريش بجور بجورنج عليكيت işte devlet navcıvak ede meral hemberi jina bre xistin dike hezed dwa dibe işte de serok komare Türkiye u serok AKP de her deri dertkeve اخافنا خود به جنو مير نو كافن تجاري د فطرت عواده د خزايا عواده وكفي تن جبروي مير سردستن جنجي işte بندسبن و لغوري مير فكري وي غوتني وي تبغرن بردف كي AKP كين قدر درت كافن اخافتنا خود كن د جن ومير نو كافن işte جن جو بكنه افتاوي تن به افته işte جو جن هفسري خو گهدار نك ولا کاره هفسرو که تندیه لبکه افشی براستی نافجوا کده هزید دمیرا امیر جدرت کفن دبی 1021 كده مير دريد دمشيا جنكي بالشور قتل كر يعني افري بازي داعشينه يرد للتركي والكردستان تيم ريخستن كرم بالشور جنك ناس نتكر جي برسين گوچ ما تبي جنك قتل كريه اگو متقارب وي قتل بكرانه امزاني بگو هزاوي تنن قارب الهم بريمه بسكنه قوتاويج امز كن تربو فرقا وگا گوتنا سرو کومار و وی کسی اصلا جداتیا وی شفتونه ذهنیت ایرو جور حیا جیر ناو جوا کده میرال هم بری جناب رخصتن دکه و بتندیه وک بجریزه د نشاندان د ناوا سال کده تن ناوا 2021 کده ان هندک جبرگو ام نکارن استاتسک فرمی بگرن ام سرلیدان دکنم به چنشن هاتن قتل کرن استاتسک فرمی نادن ما لسر و فتشیرن دبت تندیه سرجنکیم بویه ama yürü hem denlerin destatara AKP dınava bir sağladı tündi alhem berijine sadi duazda zede bu yıl gori istatistike fermi ama enne fermiş ve zedetirin em pezanın ama iro ligori çapemeniye ligori go em giyiştine dınava Türkiye hazaru bistu yekede sal kede en hendek sesadu siu nehjin hatını katil kirim deste mera tündi amer دصدو حفظة جنجي بشبهات إن جانا خوش درس دان بشبه. إشته قلتنا جانا خوب داوي كريه قلتنا جيكي بلند كتيه جبنايات بمثلا جبنايات شارمين كتيه جانا خوش درس دايه أما داوي يقو أملي كولين دكن أم دبينن قو دور دجي ميروي قتل كريه. دناوا إيصال تاني إيصال دوما هذا
ji serê yekê çile heya îro nava salkê de çil û neh jin bi destê me re hatin qetil kirin çil û neh. Çil û neh jî dîsa bi şüphe hatin jiyana xwe ji dest dane. Ew jî gotin ciyê bilind ketine, an jî gotin jiyana xwe ji dest dane, an jî gotin işte nigê wê terpilî yani pir ji war gotina dibînin û ser wê digirin ama bilê nerin ne tenê qetliyam jî di li gorî ev jî li gorî fermiyetê ez dibêjim ama zêdetir e li gorî raporik a jandarme herhalde jandarme li vir jî jandarme ye jandarme li gorî rapora jandarme 48,000 jin bi tundiya me rûbirû maye ama ev jin şê got çûne serlêdan kirin gotin ez tundiya rûbirû me çûne serlêdan kirine ev raporê gol Tirkî got em gihîştine ama em zanin di va hev salê dawiyê de ev tundî ev êriş zêdetir bûn ji ber çi zêde bûn yek îro di nav ji ber got militarizmê pêş dixin yani siyaseta şer pêş dixin militarizmê pêş dixin dijminatiyê pêş dixin û dijminatiya Kurda de pêş dixin di kesayeta jinê de daxwastin got civakê jî bînin xeta xwe bi kesayeta jinê daxwast dikin civakê bitevizînin civakê bêdeng bikin civakê li gorî siyaseta xwe bi tev bigerin û di nava 2015 îro destkeftiyê jina bi tamamê li hemberî êrişa rûbirû ne destkeftiyê jina wek pergala me hevserokatiyê hûn zanin em wek HDP li pergala xwe hevserokatiyê bikartînin wek temsiliyeta wekev nav partiya me teye meclisa jinê xwe sere biryarê xwe digire di şaredariyê de dîsa em pergala hevserokatiyê bikartînin li her şaredariyê me mekanîzmê jinê yani mesela jinê gol tundiyê rûbirû mînin wê çawa dikaribin cê got dikaribin serlêdan bikin alîkarî bidin wa an jî kooperatifê jinê ji bo got jin ji alî aborî xwe pêş bixe wa mekanîzmaya teva piştî 2016 bi destê destdatdara AKP û MHP îtîfaqa AKP hatin girtin miftel deriyê waxistin saziyê jina bi 2016 bi destê KHK Kanûn Hukmunda Kararname o hal hat îlan kirin KHK derxistin bi şevkê de bi daha saziyê jina êgo alîkariyê didan jina êgo hemberî tundiyê jinê diparastandin piştgiriyê didan wa bi daha saziyê jina deriyê wa miftelê xistin dîsa bi seda jin di wê demê bi wa KHK ji karê wa hatin dûrxistin yani jinê ji alî aborî de xistin kêmasiyê alî got her serlêdan bikin alîkarî bistînin mekanîzmaya alîkarî bistînin teva girtin ê ji wê demê di wê demê de bêtir jin ji ber got nikaribûn herin serlêdan bikin piştgirî û alîkarî bistînin nava hundur da bi tundiya mêr de nava mala xwe de rûbirû man dîsa di pandemiyê de yani korona cihan tev li hemberî pandemiyê got em ê parastina civakê bikin parastina jinê bikin me bangewazî kir me got di nexweşiya de di krîza de û di rewşa şer de herî piskirêk û bi jin jiyan dikin tundiya jinê zêde dibe krîz mestur dibe lazim got win mekanîzmayê nû ava bikin di wê demê de Serokkomar got eş peymana İstanbolê vedikişim di şevkê de biryar girt û got eş peymana İstanbolê ew peyman got li İstanbolê hatibû mohkirin peymanek nav netewî bû ji ber got li İstanbolê hatibû mohkirî jî navê bû İstanbol bi tekoşîna jina û hevpariya parlamentoyê de wê demê partiya bi tamamî ew peyman hatibû mohkirin di şevkê de Serokkomar got ez ê ji vê peymanê vekişim ji vê peymanê vekişiya di şevkê de di wê demê de ya tê bîra min mêr tev derketin got ka çi we parêze yani peymana got paras şîra bû şolê wê çi we parêze û di heman demê de kanûnik înfazê derxist yani ê got girtîgehê de bûn hemberî jin û zaroka êriş û tundî sûcê tundiyê kar anî bûn an jî destdirêjiyê bi zagona kanûna înfazê bi seda mêr bi seda ji ber got nexweşiyê işte girtîgeh ji bo koronayê ne baş e bi seda mêr ji girtîgehê hatin berdan hîna dema got ew kanûn ew zagon di parlamentoyê de hat nîqaşkirin mêr di zindanê telefonê dijinat kirin got em ê derkevin û nê bibînin wê kî we biparêze rast kes neparast ew mêr derketin li derve jina qetil kirin jin diçûn serlêdan li cenderme dikirin vala vedgeriyan serlêdan li polîs dikirin vala vedgeriyan diçûn dadgehê
vala vedgeriyan u nava vet koronaya dve dema krize de tündi al hemberi jine betir zede bu. U jibo veji tü mekanizma u tip şikirin hat jibo jina ama disa çıkırın siz siyasetmedar mecin hedef kırtın. Ent ve demede siyasetmedar jin ekurt siyaset mi anji jine gol hemberi zeyan peresti u disa bavık salari de tekoşiyan u jiyanak be peşengiya jine azat de parastın reksna ve tkırın hevale mel hemberi tündiye devleti robruman ne tane çünkü tündi ne tane be ev merego navcavak edip rekstin kırımın devlet bu hoşji hemberi jine tümdü ki tuj demeşine jbergo hevale me خبات جنه کرن تبلی هشته داره بونه چونه چالکی هشته داره چونه تبلی چالکی 25 مجداره بونه گور جهان تبلیت پروتستو کرن و دیسا چالکین تل دار خستن جن تیم بنچاف کرن لترکی جبر گود به ام پیمان استانبول د پاریزن ام ناراضی بنا خوتین سر زمان لترکی تین دارزاندن جبوگو حواله ما پرگالا هف سروکاتیه گو جهان ارتب میناک و جهان تفته تماشات که دخواست کو دخ مریت د باج ولات خو ایرو ل ترکی وقت سوچ ته نشاندم په پرگالا هف سروکاتیه دبه اون چما پرگالا هف سروکاتیه پکتینن دبه مو بدار زینن و حوالک ما از وی میناک هر جیدم ev minakık balkeş Ayşe Gökhan berdev kame teja tevger jinen azat hareketa jine Kürt a baş Bakure Kürdistan berdev kave Ayşe Gökhan jbergo xabat jine kırbu lehemberi mer devlet tekoşin meşandı bu parastina jiyanak azat vekhev kırbu 30 salı cezahatli birin 30 sal yani le Türkiye un her jin ki katil bıkın tum 30 salı nain darzandın un ceza nastinin un yekip kujin mer kuştin anjin kuştin le Türkiye ve ceza inak ama hevalamay Ayşe Gökhan jbergo tekoşin ajine meşandı bu jiyanak vekabiya jinu mere parastı bu 30 sal cezalı bihat birin u disa hevaleme az droberil doza kobane bum jbergo hevaleme tekoşina kobane parastı bun ve deme jbergo lehemberi dayiş denk bilen kırbun lehemberi katliame dayişi pişkiriya gele kobane jine kobane kırbun hevaleme ten darzandın sezde havaleme jin jiser doza kobane irot girtige edene iro aslında duvarda em dibinen go nezikati devlet etçiye ama mera çavat darizin ez eve jib kurtasi beşim ez eve berhev binim jber go psikrek u mesela zeden mebborinen merç cezayı destin mesela havale me jbo go ve tekoşine meşini 30 salı cezat xun ama mer diçin bir şuraj ne katıldıkın be rebaz dayişe rebaz dayişen iro tembre xistin kirin jin ten katil kirin diçin dibe kincevi pakıje seknavi başı cezayı kem dikin girtinawa u derketinawa dibiyek jber ve em her tüm dibejin tündiya jine politike yani ne şu kadar tike ne bukwa ef tündi derketiye u lehemberi ve lazım go em betir xabre xistin bikin u lehemberi ve ne tane licikil her ciyi em tekoşna xo zedatir bikin ji aliki jine Kürt wek kitya xo خورت و آواب کن همبری و ذهنیت اگه دخواست که گو هزامه هبونامه پیشروجامه آزادیامه تو نبکه اماش آلی کدی دژی تکوشینا هفپار انترناسیونال جی لازم گویم پیش بخن جبر گو درده متویه که جنه گو ایرو دشاره روسیا و اوکراینه ده دیسا املید نرن سکره که هری زیده جن جیان دکن لسر بدنا جنه شرطه مشاندن ایرون لکیجار جی بنرن کیجا ولاتی بنرن لکوش شرک هبل سر بدن آجینه تمشاندن لباکور کردستانی جی لروجا واجی سر بدن آجینه شرحات مشاندن سر بدن آجینه از وی مینا کیج بدم ببورین از ابداوی بکم افدامک درجه لباکور کردستان تجاوز وک ربازک شرط بکار آنین مینا ایپکار جنک جوان جباتمانه بو
ama به میناک امتکارن سرزیده بکن و دیسا ایریشا دایشی روژا و آن شنگاله او ایریشی و چاوا مدید کو تجاوز وک ریباز شرطی امکارانی لباکوری کردستان جی هوالک می جن ایپکار جباتمانه بو جنک جوان بو چاوشک پسپور تجاوزی وکر بروجا و ج لجیکی گرتی هشت داویه و حواله جیانا خوب داوی کر اما او کس او چاوش پسپور دست خود هجینه جزاستند اما نهات کردن او جیر indirim dane yani seri de 12 sal dane ama jbergo işte halevi başı seknavi başı lehemberi dadgeheji